لا قەیرانەوە بۆ دەستکەوت سێکتەرێک کە هەمیشە چاوی حکومەتی لەسەر بووە بۆ چاکسازی بۆ ئەنجامدانی پرۆژەکان لە تەمەنی کابینەی نوێمدا چۆن گرنگی و پەرە بە سێکتەری تەندروستی دراوە ئەو چاکسازیانە چین ئەو پرۆژە گەورانە چین کە بۆ خزمەتی هاوڵاتیان ئەنجام درراوە لەلایەکی دیکەوە چی پێشکەشی هاوڵاتیان کراوە چۆن ڕێگری لە هەر کارێکی نایاسایی ناشەرعی یان بازرگانیەک بەسەر گیرفانی هاوڵاتیان کراوە چۆن بنبڕ کراوە مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. بە پێی ستانداردە جیهانیەکان چاکسازی لە کەرتی تەندروستی و دەرمان و خوراک دەکەین و ڕێکاری یاسایی بۆ هەر سەرپێچیەک کە لەم لایەنە ژیاریەدا بکرێت دەگرینە بەر. کار دەکەین بۆ باشترکردنی کەرتی تەندروستی گشتی و گەیاندنی خزمەتێکی باشتری تەندروستی بە هاوڵاتیان لە پێناو خزمەتکردنی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی بەرەمێنان و هاوردەکردنی بەرهەمی دەرمانسازی پزیشکی بەڕێوەبەرەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان و ئامێر و پێداویستی پزیشکی سەر بە وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەلکترۆنی لە ڕێگەی 300 کارمەندی پسپۆڕ و لێهاتووەوە خزمەتێکی گەورە پێشکەش دەکات. بەشەکانی بەڕێوەبەرەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان و ئامێری پزیشکی لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرەتیەکە پێگاتووە لە بەشی تۆمار، تۆماری کارگەکان، تۆماری بەرهەم، بەشی ڕێگەپێدان، پێداچوونەوە، هاوتاکردن، پەسەندکردن، هەڵسەنگاندن و تاقیگە، پشکنین، تاقیگەی چیمیایی، مایکرۆبایۆلۆجی، با ستانداردی USP ئەمریکی، BP بەریتانی، EP ئەوروپی. بەشی مۆڵەت، بەشی چاودێری ئەلکترۆنی ستیکەر، چاودێری بازار، بەشی چاودێری دەرمان، فارماکۆ فیجیلانس. سەرجەم کار و مامەڵە خزمەت گوزارەکانی ئەم بەڕێوەبەرەتیە بە سیستەم ڕێکخراوە بە پێی ڕێنمایی ژمارەنووی ساڵی 2023 یەکێک لە ڕێنماییە گرنگەکانی وەزارەتی تەندروستی بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان ڕێکخراوەتەوە. سەرجەم کارەکانی ئەم بەڕێوەبەرەتیە لەسەر بنەمای شەفافیەت و هێنانەکایی دادپەروەری لە ئەنجامدان و ڕاپەڕاندنی کارەکان بەبێ جیاوازی بۆ خاوەن کارگە و کۆمپانیاکانی دەرمان و پێداویستی پزیشکی بەڕێوە دەچێت. ئەمە لە کاتێکدایە لە ساڵانی ڕابردوو پێش نەبوونی ئەم سیستەمە ڕەچاوی ئەم بنەمایانە نەدەکرا و جیاوازیەکی زۆر هەبوو لە شێوازی کارکردن و بەڕێوەبردن و مامەڵەکاندا. لە ئێساشدا سەرجەم پرۆسەی تۆمارکردن بە شێوەی سیستەم ڕێکخراوەتەوە و ڕۆتین کەم کراوەتەوە. هەر بۆیە تەواوی زانیاریەکان بەسراون بە فەرمانگەی تەکنەلۆجیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانەوە. یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرەتی کوالەتی کۆنتڕۆڵ بۆ خزمەتکردنی بەرژەوەندی گشتی ڕێگری لە دەرمانی قاچاق و نایاسایی، کۆنتڕۆڵکردنی بەرهەمی دەرمانسازی و پێداویستی پزیشکی بریتی بوو لە پرۆسەی چاکسازی دەرمان و لێدانی ستیکەری دڵنیایی ئەلکترۆنی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرمان و پێداویستی پزیشکی. تایبەتمەندیەکانی ستیکەری دڵنیایی ئەلکترۆنی چییە؟ تەکنەلۆجیای دژە ساختەیە و بە هیچ شێوەیە کۆپی ناکرێت. تەکنەلۆجیای نانۆمەگنەتیکی بۆ بەکار هاتووە. تەنها یەک سەرچاوی هەیە لە جیهاندا، هەبوونی بڕین کەڵت لەسەر ستیکەر دوای لێدانی جارێکی تر ناتوانرێت لێ بکرێتەوە و بەکار بهێنرێتەوە. کارکردن بە شێوەی ئۆنلاین و ئۆفلاین، شێوازی بەکارهێنانی ستیکەری دڵنیایی ئەلکترۆنی، شێوازی ئۆفلاین لە ڕێگەی بوونی ستاندی دڵنیایی کە لە سەرجەم دەرمانخانەکان دابەشکراوە. هاوڵاتیان دەتوانن دڵنیا ببنەوە کە دەرمان و پێداویستی پزیشکی سەرجەم قۆناغەکانی پشکنینی تێپەڕاندووە. با ڕاستەکردنی موگناتیس بۆ سەر چوارگۆشەی ڕەش، گۆڕینی بۆ ڕەنگی سەوز، دڵنیابوونەوە لە ساختەنەبوونی دەرمان بە شێوەی ئۆنلاین. هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی مۆبایلەکانیان بە سکانکردنی QR کۆدی سەر ستیکەر زانیاری تەواو وەربگرن لەسەر دەرمان و پێداویستی پزیشکی. لەوانە ناوی بەرهەم، ژمارەی باج، وڵاتی سەرچاوە،
ماوەی بەسەرچوون، نرخ، هێڵی گەرم بۆ سەرپێچیەکان بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ڕاستەوخۆ دەتوانی تەواوی زانیاریەکان وەربگریت. سەرجەم زانیاریەکان بەسراوە بە سیستەمی بەڕێوەبەرایەتی کوالەتی کۆنتڕۆڵی KMCA گرنگی ستیکەری دڵنیایی ئەلیکترۆنی، ڕێگریکردن لە هەبوونی دەرمانی ساختە و نایاسایی و قاچاغ، نێشتنی قازانجی ناشەرعی و نایاسایی دەرمانخانە و کۆمپانیاکان لەسەر حیسابی هاوڵاتیان، ڕێگریکردن لە فرۆشتنی دەرمان بە نرخێکی زیاتر لەو نرخەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بۆیان دیاری کراوە. لەو چوارچێوەیەش وەزارەتی تەندروستی پێداچوونەوەی بۆ زیاتر لە 10,646 دەرمان ئەنجام داوە. بەڕێخستنەوەی نرخ و دابەزاننی نرخی دەرمانەکان توانراوە تەنها لە ڕێگەی 5 جۆری دەرمان بڕی 18 ملیار و 126 ملیۆن و 250 هزار دینار بگەڕێتەوە بۆ گیرفانی هاوڵاتیان، لە کۆی گشتی پرۆسەکەش بڕی 239 ملیار و 920 ملیۆن و 93 هزار و 437 دینار گەڕاوەتەوە بۆ گیرفانی هاوڵاتیان. هەرچەندە هەندێک بازرگان و دەرمانخانەی نابەرپرس هەوڵ دەدەن کە پابەندی ئەم ڕێکارە یاساییانە نەبن و بەردەوام ڕێگای جۆرا و جۆری نایاسایی دەگرنە بەر بۆ ئەوەی کە سوودی ناشەرعی بکەن و دەرمان بە نرخێکی زیاتر بفرۆشن بە هاوڵاتیان لەو نرخەی کە لەلایەن حکوومەتەوە دیاری کراوە. بەڵام خۆشبەختانە ڕێکاری یاسایی توند بەرامبەر هەموو ئەو کەس و لایەنانە گیراوەتە بەر و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە. لیژنە هاوبەشەکانی چاودێری بازار بەردەوام بەدواداچوون و سەردانی دەرمانخانەکان دەکەن با مەبەستی ڕێگریکردن لە هەر سەرپێچی و بازرگانیەکی ناشەرعی لەسەر گیرفانی هاوڵاتیان، دابینکردنی داتا و زانیاری لەسەر کۆمپانیەکانی هاوردەکاری دەرمان و پێداویستی پزیشکی، ئاسانکاری بۆ لیژنەکانی چاودێری بازار لە جیاکردنەوەی دەرمانی ساختە و نایاسایی لە دەرمانی ڕەسەن و یاسایی. دەرەنجامی هەموو ئەو چاکسازیانە دروستکردنی متمانەیە لە لای هاوڵاتیان کە ئەو دەرمانی بەکاری دەهێنێت هەموو قۆناغەکانی کوالەتی کۆنتڕۆڵی تێپەڕاندووە و ڕێگە پێدراوە بۆ بەکارهێنان. سەردانی لیژنە هاوبەشەکان لە ماوەی 1 ساڵدا ژمارەی دەرچوون 371 دەرمانخانەکان، کۆگای دەرمان، کلینێک، شوێنی تر، داخستن 56 شوێن. کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی کوالەتی کۆنتڕۆڵ لە ماوەی 4 ساڵدا بەشی تۆمار، کۆمپانیا و کارگەکان 514 کۆمپانیای دەرمان و پێداویستی پزیشکی و تاقیگەیی بە سیستەمی ئەلیکترۆنی تۆمار کراون. 1022 کارگە داواکاری تۆمارکردنیان پێشکەش کردووە. 150 کارگە ڕەتکراونەتەوە لەبەر نەبوونی مەرجی ستاندارد. 654 کارگە لە ڕابردوو تۆمار کرابوون. دووبارە بەپێی ڕێنماییە نوێیەکان پێداچوونەوەیان بۆ کراوە. 253,118 دەرمان و پێداویستی پزیشکی لە بەشی مۆڵەت پەسەند کراون. ڕێنمایی نوێ و پرۆسەی تۆمارکردنیان بۆ ئەنجام دراوە. بەشی ڕێگەپێدانی بەرهەمی دەرمانسازی و پێداویستی پزیشکی 208,096 ڕێگەپێدان دراوە بە بەرهەمی دەرمانسازی و پێداویستی پزیشکی. 542 بەرهەم ڕەت کراونەتەوە بەهۆی نەبوونی مەرجی ستاندارد. بەشی هەڵسەنگاندن و تاقیگە 23,319 باچ لە بەرهەمی دەرمانسازی پشکنینی بۆ ئەنجام دراوە. 1500 بەرهەم ڕەتکراونەتەوە بەهۆی نەبوونی مەرجی ستاندارد. مۆڵەتی بەکارێنان 44,126 مۆڵەت دراوە بە بەرهەمی دەرمانسازی. 1019 بەرهەمی دەرمانسازی و پێداویستی پزیشکی ڕاگیراون. ئێستا دوودڵیەکانت لە کاتی دەرمانکڕین کۆتایی هات. لە ڕێگەی سیستەمی ئەلیکترۆنی دڵنیایی دژە ساختەوە دەتوانی دڵنیا ببیتەوە لە کوالەتی ئەو دەرمانانەی کە دەیان کڕیت لەگەڵ نرخ و زانیاری دەرمان و وڵاتی سەرچاوە. خوشحاڵم باو
داتانەی کە خرانە ڕوو بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە و دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە کەرتی تەندروستی ئێمە لە ئاستێکی باشدایە، بەڵام ئێمە دەمانەوێ باشتری بکەین. یەکێک لە ئەرکە گرنگەکانی کابینە ئەنجامدانی پرۆسەیەکی بەرفرەوانی چاکسازی بووە لە کەرتی تەندروستی و چەندین هەوڵیش دراون لەگەڵ لایەنی پسپۆری بیانیش قسەی زۆر کراوە، کۆبوونەوەی زۆر کراوە، کۆنفرانسات کراوە و ئێمە بتوانین دەست لەسەر ئەو خاڵانەدا بنین کە پێویستیان بە چارەسەری و چاکسازی و ڕیفۆرمەوەیە کە ساڵهای ساڵە لەوانەیە کەرتی تەندروستی پێوە دەناڵێنێ. هەندێک کار کە ئەنجام دراون و بەرهەمەکانیشی بۆ ئێمە دیارە بابەتی ڕێنمایەکانی ئاوردەکردنی دەرمان و خوراک و گرتنەبەری ڕێکاری یاساییە بەرامبەر بە سەرپێچیکاران. دەزانم کە لە زۆر لایەن هەبووە پێشتر مامەڵەیان بە هێنان و بازرگانیکردن بە بابەتی دەرمان کردووە و لە سنوورە جیاوازەکان ئەم هێنانی ئەم دەرمانانە بە داخەوە بۆ ئەوەی سوود بە هەندێک بازرگان بگەینێ زیانێکی زۆریان بە هاوڵاتیان گەیان. ئەم ڕێکارانەی حکوومەت گرتوێتە بەر و ئەوەی ئێمە هاوڵاتیمان کردوێتە سەنتەری گرنگیدان بۆ حکوومەت و سەلامەتی هاوڵاتی بۆ ئێمە زیاترە گرنگترە لە سوودی بازرگانی بە تایبەتی بە ئەوانەی کە نابەرپرسیار بوون. من لێرە داوا لە هاوڵاتیان دەکەم، ئەوانەی کە سەردانی شوێنە پێویستەکان دەکەن بۆ وەرگرتنی دەرمان ئیسایدەلیەکان دەکەن، ڕەچاوی ئێوە بکەن. ئەم ستیکەرانە بۆ دڵنیایی ئێوەیە و هەر جۆرە دەرمانێک ئەم ستیکەرانەی کە ڕێگە پێدراوە لەلایەن حکوومەتی یاریمی کوردستان و وەزارەتی تەندروستیەوە پێوە نەبێت، تکاتان لێ دەکەم سوود لەو دەرمانانە وەرمەگرن. دکتۆرەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە بابەتی ستیکەر هەنگاوێکی گرنگە لە کۆی ئەو پرۆسە چاکسازیانە. ئەنجا ستیکەر بۆتە دەرئەنجامێک بۆ کارەکانی ئێوە. ئێوە بەستەنها کارتان لەسەر نرخ کردووە یا بابەتی کوالێتی پشکنینەکان هەڵسەنگاندنەکان بۆ ئێوەش بابەتێکی گرنگ بووە؟ ئێمە بە سوپاسەوە بە پشگیری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیمان لە بنەڕەتەوە دەست پێ کردووە. ئەوەش هەنگاوی یەکەم بە دانانی بنەمای یاسایی ڕێنمایی لە وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە، هەروەها دانانی ڕێبەری ڕێنمایی گایدلاین بۆ هەموو بەشەکان تاکو بتوانرێت بە شێوەیەکی سیستەماتیک و بە پێی ڕێنمایی چاکسازی لە هەموو بەشەکانی کوالیتی کۆنتڕۆل بکرێت. خۆشبەختانە لە بەشی تۆماری کارگەکان و بەشی تۆماری بەرهەمە دەرمانسازیەکان دەستمان پێکرد کە بنەمای ئیشکردن و بنەمای چاکسازیە لە هەر دەستگایەکی ڕێکخستنی کوالیتی دەرمان و دواتر هەنگاوەکانی ڕێگەپێدان و هاوردەکردنی دەرمان و هەڵسەنگاندنی دەرمان و پشکنین و فراوانکردنی تاقیەکانی کوالیتی کۆنتڕۆل و بە هەنگاوێکی زۆر گرنگ پرۆسەی نرخدانان و دواتریش تاکو دەرەنجامی ئیشەکانمان دیارکەوێت و هەبێت بۆ هاوڵاتیان دروستکردنی سیستەمی دڵنیایی ئەلکترۆنی بوو کە بتوانین کۆنتڕۆلی بازار بکەین لە نەمانی دەرمانی قاچاق و دەرمانی نایاسایی. بابەتی دژایەتیکردن لە چاکسازی بە تایبەتی لە کەرتی دەرمانە پرۆسەیەکی قورس بووە، بە تایبەتی لە تەمەنی کابینەی نوێمە پاڵپشتیەکان وای کردکەوە بەرەنگاری ببنەوە. ینی لەمێ باسی ئەوش بکەم ئایا زەخت و فشار لە ژێر زەخت و فشار ئەم کارانەتان ئەنجام نەدا بە تایبەتی چاکسازی؟ بەدڵنیاییەوە لە هەر بوارێک کە بازرگانیەکی زۆری تێدا فشار دەبێت بربەست هەبوون، بەڵام دیسان بە سوپاسەوە پشگیری جەنابی سەرۆکی حکوومەت کە هەر ینی دەتوانم بڵێم تەنها بەهێنانی ناوی جەنابیان بربەستەکان لە ڕێگاماندا نەدەمان و توانیمان وەکو باسم کرد بە دانانی بنەمای یاسایی ڕێگیری لەو خەڵکە دەست ڕۆیشتووە بکەن کە تەداخلیان دەکرد. خۆشبەختانە ئێستا هەموو هەنگاوەکانەوەی کە ئێستا باسی دەکەن لە بواری جێبەجێکردندان
کەسی یەکەمی وەزارەتەکەی جێدەستان هەیە وەکو حکوومەت بە قەیران ڕۆشتن بە کۆمەڵی بابەت ڕۆشتن دەستکەوتە گرنگەکانی وەزارەت چی بوو؟ زۆر سپاس بەڕاستی ئێمە زۆر قەیران هەبوو کەڵەکە بوو چەندین ساڵەیە ئێمە دەزانی لە 2014 لە قەیرانی ئابووری و داراییداین شەڕی دژی تیرۆستان ئێستش لێکەوتەی لەسەر کەرتی تەندروستی هەیە ئاوارە و پەناهەندا قەیرانی جەناب زانای ڕزگارکردنی شاری مووسڵ کە لەسەر هەرێمی کوردستان بارپشتێکی زۆر بوو لەسەر ئەمبوڵانس و تیمی فریاگەوتن بۆ قەیرانی نوێش کە هات لە کابینەی نوێن بەڕاستی قەیرانی تەشەنەکردنی کۆڕۆنا بوو ئەمە جگە لە هەموو فشارەی لەسەر کابینەی نوێن دەکرا یعنی ئەوەی کە بە مەبەستی سیاسی بوو ئەوەی کە بە مەبەستی نابەجێ دڵنیاییەوە قەیران زۆر بوو بەڵام کابینەی نوێم زۆر خۆراگر بوو پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت هەرێم بۆ ئێمە ورەیەکی بەرز بوو چی ئێوە بە چاکسازی زان لە بواری دەرمانە چاکسازی لە دەرمان خۆناغێکی گەورەیە هەم لە داخلبوونی بۆ ناو هەرێمی کوردستان گواستنەوەی ئەو کۆمپانیایی مەرج و ڕێنمایەکانی تێدایە بۆ دامەزران بۆ هەڵگرتنی شێوازی کۆگاکردن اینجا دێنتە پشکنین لە پشکنین ئێمە کوالیتی کۆنتڕۆڵمان فراوان کرد ڕەوشی تاقیەکانمان زۆر فراوان کرد پشکنینێک بە 3-4 مانگ دەردەچوو لە ئێستادا نابێت لە مانگێک زیاتر بێ دوای پشکنی هەڵسەنگان بەدەستێنانی ئەو بڕوانەمەنێ دەوڵەتیانەیە لەلایەن ئەو کۆمپانیانە کە دەرمان دێنن کارێک زۆر بین لە دەرمان دووبارە تۆمارکردنەوەی کارگەکانی ئەو دەرمانەی دروست کردووە لە هەر چێندەی دنیا بێ کارگەکان سەر لە نوێ بە مەرجی نوێ چەند ڕێنمایی یەک دەرچوو لە کوالیتی کۆنتڕۆڵ ڕێنمانە لە وەقاعی کوردستان بڵاوکرێتەوە بۆ ئەساسی ئیشکردن دووبارە تۆمارکردنەوەی کارگەکە تۆمارکردنەوەی ئایتمەکەش عین بەرهەمە دەرمانسازیەکەشی اینجا پشکنینیتی دواتریش چۆن کۆنتڕۆلی دەکەی ئەم دەرمانە ئەو هەم قۆناغانە دەبڕێ ئێمە ختمێک و مۆرێکی حکوومەت هەرێمی کوردستانی لێ دەدەین ئەو ختمە سیستەمێکی ئەلکترۆنی بۆی هەم کوالیتی کۆنتڕۆل هەم هاوڵاتیش بتوانێت چاودێریکە لە ڕێگەی کۆدی ئەلکترۆنیەوە بتوانێت هەموو هەموو کەسێک وڵاتێک دەتوانێت مەلەفی دەرمانێک دەربێنێ بە سیستەمی دڵنیایی ئەلکترۆنیە کە دەتوانێت لە ڕێگەی QR کۆد و بەکارهێنانی ئەو سیستەمی حبری نانۆمەگنەتیک کە هیچ دژە ساختەیە و ناتوانێت تەقلید بکرێ ناتوانێت بەکاربێنرێتەوە و ئەم شێوازە لە ئێستادا بەردەستە و بەکار هاتووە ئەمە دوهامین قۆناغێتی کە دەتوانین بڵێن دەرمان کۆنتڕۆل بۆیە قۆناغەکان ئەمە دوهامین دەرەنجامە دەتوان بڵێن لێدانی ئەو سیستەمی ئەلکترۆنی دژە ساختە بە ستیکەرێک ئەمە دوا قۆناغە دوو بابەت هەیە لە دەرمانە یەک بابەتی کوالیتیەکەیەتی دوو ئەوەی کە گرنگیشە بە وڵاتیان نرخەکەیەتی لە ڕێگای ئەو مۆر و ئەو ستیکەری کە بەڕێستانەوە باسەکەی ئەمە تا چەند کۆنتڕۆل نرخاندنیش پرۆسەیەکە پرایسینگ ئێمە زیاتر لە 15850 ئایتم بەرهەمی دەرمانسازی هەیە لە ڕێگەی کوالیتی کۆنتڕۆلەوە هاوردە دەکرێت لەناوانە 1464یان ببوورە 1646 نرخانی بۆ کراوە پێشتر نرخێکی لەسەر بووە یان نەی بووە لە ئێستادا نزیکەی 20 نرخەکان داشکاندرا ئەمە گژمەیەکی زۆر بۆ هاوڵاتی گەڕاوە بۆ جیرفانی هاوڵاتی ڕەنگە هەست پێ نەکە بەڵام هەر دەرمانێک ئێستاکە دەیبینی زۆر هەرزانتر لەو دەرمانەی جاران 5-6 ساڵ پێشتر بتکڕیبە ئەمە بە جۆرێک ئەو نرخانە لەسەر ستیکەرەکەیە و نابێت لەو نرخە گرانتر بفرۆشێت بابەتێک دیکە کە نرخ دانرا خۆشی منافەسەی بازاری ئازاد لەناو دەرمانخانەکان خۆی فەرز کرد کە دەرمان هەرزانتریش بفرۆشن لەو نرخەی کە دانراوە بۆیە لە ئێستادا دەرمان تاکەشتە دەتوان بڵێم جێگەی شانازی بێ کە بەرە هەرزان بوون چووە وەم پرۆسی نرخان و داشکانە ئێمە بەردەوامی لێ جەنابی وەزیر تایبەت بە خزمەتگوزاریە تەندروستیەکانەوەی کە پێشکەش بە هاوڵاتیانەکرێ بە تایبەتی لە نەخۆشخانە حکومەکان ئەمە تا چەند وای کردووە خزمەتی زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن کە متمانە بگەڕێتەوە هاوڵاتیان زیاتر نەخۆشخانە حکومەکان بەکاربێنن ئێمە چەندین دۆسی هەیە کارمان لەسەر کردووە و دەرەنجامەکانی بە دەرکەوتووە لە راپۆرتە نێو دەوڵەتەکان بۆ نمونە لە خزمەتگوزاریە تەندروستیەکان کە بەرەو باشکردن دەکەی هەم لە ژێرخان هەم لە پسپۆڕی جیاوازگان هەم لە ئامێر دەرەنجامەکەی دەبێت بۆ نمونە من دەڵام چەند نمونەیەکت دەمێت ڕێژەی مردنی منداڵانی ناکام ئەوانەی منداڵی کە پێدەین خودەت بەهۆی زیادکردنی خودەت کوالیتی خودەت چەندین ئامێری نوێ هەیە بەکاردێت چەندین دەرمان هەیە کە پێشتر و کار نەدەهات لە خودەت ڕێژەی مردنی منداڵانی خودەت زۆر کەم بۆتەوە ڕێژەی مردن بە شێوەیەکی گشتی کەم بۆتەوە ئەمە وای کرد کە تەمەنیش درێژتر بووە لە راپۆرتی نێودەوڵەتی وەزارەتی پلاندا تەمەنی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا لە 75 ساڵە بە معدل طبعا بەڵام لە عێراقدا 71 خۆش لە جیهاندا 72 ستاندەردەکەی بۆیە ڕێژەی تەمەن درێژ بۆتەوە ئەمە چەندین هۆکاری هەیە تەنها چارەسەری نییە هۆشیاری هاوڵاتیە سەرچاوی ئایپاکە کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گوازراوەکانە کۆنتڕۆلکردنی ڕەوشی تەلقیحاتەکە ئەمە بنبڕکردنی چەندین نەخۆشی دەکە ئەمە هۆکاری زۆرە بەڵام بە شێوەیەکی گشتی تەقیمی وەزعی سەحی پێ دەکرێت ئەمە ڕێ ئیندیکەیتەرێککە یان بڵێن مؤشرێکە
ئێمە هاوڵاتێکی زۆر ئێستا پێویست بە دەروی وڵات نییە بە پێچەوانەش ئەو خوشک و برا کوردانەی کە لە دەروی وڵاتن لە تەراوگەنە دەگەڕێنەوە زۆردار بۆ پشکنین و عیلات لە هەرێمی کوردستان وەربگرن هاوڵاتێک زۆری عێراقیش ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن.